ئازانمان لە تەورێکی دیکەی پەیامی ڕۆژ لەگەڵتانین و گفتوگۆ لەسەر بابەتێکی دیکە دەکەین. بەگومان لە چەند ڕۆژی ڕابردوودا بینیمان کاژمارێکی زۆر لە ماڵ و هەروەها کوچە و کۆڵان و بازاڕەکان لە چەمچەماڵ و تەکیە و شۆڕش دووچاری لافاوێکی زۆر بوون و زیانێکی زۆریان لەکەوتەوە. بەڵام ئەوەی کە زیاتر کەوتبە بەرچاو میدیاکان باسییان لێوە دەکرد زەرزیانی ماڵەکان بوو کە دەخرانە پێش چاوی ئێوەی هاوڵاتیان و باسی لێوە دەکرا. بەڵام لەگەڵ ئەوەشدا ژمارێکی زۆر لە کاسبکار هەبوو کە تەنانەت هیچیان بۆ دەرنەچوو بوو و دوکانەکانیان و کۆگاکانیان و شوێنی کارەکانیان بە تەواوەتی تێکچوو بوو وارووا کەلوپەلەکانیشیان ژێر ئاوکەوت بوو دووبارە ناتواندرا بەکاربێنرێتەوە. جا ئێمە ئەمڕۆ باس لە زەرور و زیانی ئەو کاسبکارانە دەکەین کە لە لافاوەکەی چەند ڕۆژی ڕابردوودا دووچاری زیان بوونەوە، بزانین ئایا ئەو زیانانەی کە بەر ئەوان کەوتووە چنێک بووە کە زۆربەیشان هەم خانوەکەیان و ماڵ و کەلوپەلەکانیان تیاچوو بوو، هەمیش شوێنی کارەکەیان و ئەو پێداویستیانەی کە بۆ کار هەیەیان بووە تیاچوون و ئەمە دووجار ئەو کەسانە زیانمەند بوون. گفتوگۆ دەکەین لەسەر ئەوەی کە بزانین ئایا ژمارەی زیان لەکەوتوانی کاسبکاران چنێک بۆ باوەی کە تاوەکو ئێستا خەمڵێنراوە، وەروەها ئایا هیچ شتێکیان بۆ کراوە لەلایەنی حکومی بەتایبەتەوە بەدەم و چوون هاتووە بۆیان یاخودنا. گفتوگۆی زیاتر دەکەین لەسەر ئەم بابەتە و دەچینە چەمچەماڵ. کاکچیا ئەزعات نوێنەری کاسبکاران و پیشەوەران لێەوە لەگەڵمان دەبێت. سڵاو لەوێ کاکچیا، ئەم کاتت باش، سپاس دەکەین بۆی کە لەگەڵمانایت. بالەوە دەست پێ بکەم ئایا بزانین چەندێک لە کاسبکاران بەوەی کە تاوەکو ئێستا خەمڵێنراوە زیانمەند بوون لە لافاوەکانی چەند ڕۆژی ڕابردوودا. بەناوی خۆی گەورە و میهرەبان، دیارە زەرەر و زیانەکان لەم شارەدا زۆر بووە و شارەکانی تریش بەدەر نەبوون لەم زەرەرە، بەڵام پشتی گەورە بەر چەمچەماڵ کەوتووە، بەر کاسبکاران کەوتووە، بەر ئەو خەڵکە کەوتووە کە لێقەوماون لەم شارەیە. وەکو معلومی جەنابتانە شارەکەمان ئەوە نییە بڵین شارێک بێ سنووری بێ تا چۆنەڵی ئیش و کەسابەتی زۆری تیا بێ. و معلومی جەنابتانە چەمچەماڵ یەکێکە لە گەورەترین قەزاکانی کوردستان، یەکێکە لە قەزاهرە گەورەکانی کوردستان. پێم وابێ لە چەمچەماڵ گەورەتر نییە لە ڕووی ئەوەی کە ناحیەکانی زۆر لەسرە، گوندەکانی زۆر لەسرە. بۆیە لە بەرامبەریشا هەڵکەوتەی شاری چەمچەماڵ، جوگرافیای شاری چەمچەماڵ بە جۆرێکە کە چۆنەڵی ئاو لافاو زۆر جار ینی بەهۆی ئاو لافاو زیانمەند دەبێت. با هەرواش بڵێم وەکو چۆن بەهۆی بێئاویەوە زیانمەندین، هەزار شکر و سپاس و ستایش بۆ خی گەورە، دیارەوە فەزڵی خی گەورەیە کە لە بەرانەکەشا بەسەری نەکردین و لافاوەکەشا بە هەمان شێوە زەرەر و زیان بەر خەڵکێکی زۆر کەوت بە تایبەتی ئەم ساڵ. بەڵێ کاک چییە؟ یعنی ئەوەی کە هەر لە دوای ساتە وەختی ڕوودانی ئەو کارە ساتە سروشتیەوە بێگومان، ئەگە بڵین دەستگای بەخشینی یەکەم دەستگا بوو کە لە شۆش و چەمچەماڵەوە دەستی پێکرد و دوای ئەویش ڕێکخراوەکانی دیکە و کەناڵەکانی ڕاگەیاندن دەستیان کرد بە کۆمەکۆکردنەوە. ئەوەی دەوترێت ئێستا بەڕاستی لای خەڵک پرسیارە، لە تۆڕە کۆمەڵایەتەکانیش ینی وەکو تەنس هەندێک جار شتدان لێرە بەدووە لە باتی بچین بۆ دووبەی ئەبێ بچین سەردانی چەمچەماڵکەین، چونکە ئەوەندەی پارە بۆ کۆکراوەتەوە بەپێی ئەو ژمارە و ڕقەمانە بێت کە دەوترێت، ینی دەبێت ینی چەمچەماڵ سەر لە نوێ بنیاد بنرێتەوە. هەر بەڕاست ئەو پارانە ئێستا لە کوێن وەکەی بڕیارە دابەشی سەرماڵەکان و دوکانەکان بکرێت؟ ئایا بەڕاست ئەو پارەی کۆکراوەتەوە زیاترە لەو کارە ساتەی هاتووە بەسەرا لەو زەرەر و زیانە، یان چی؟ ینی تا ئێستا دوکانێک با بڵین کاسبکارێک قەرەبوو کراوەتەوە وەک تۆ بزانی؟ ئەوەی من ئاگادار بم لە دوکانەکەی براکەی خۆم و کە ئێرە لە پشتمەوەی بینن و خەریکی پاکردنەوەی کە زەرمەندێکی زۆر گەورە بووە. بەڵام ئەو پرسیاری کە جەنابەت پرسیارە کرد نەک لای من، لای تاک بە تاکی خەڵک هەیە کە ئایا ئەم پارە زەبەلاحانە بۆ کوێ ئەچێ؟ ئایا لە دەستی ئەمینان؟ من لە ڕاستیان نامەوێت پێش ڕووداوەکان کەوم و بڵێم نەخێر ناگاتە دەستی خەڵک، چکە لەوەیە جۆرێکی تر بێت، لەوەشە دواتر بڕێک لەم پارانە بگاتە دەستی خەڵک ناتوانمەوە بڵێم. بەڵام ئەو شایەتیە بۆ قیامەتە دەم جەماعەتی بەخشین
کارێکیان کردووە کە بە قسەی منە بە شایدی خەڵک کە دیارە چ کارێک کراوە هەرچەند من وەکو خودی خۆم نە لە دەستگایەکی حیزبیم نە حیزبیم و نا سەر بە کۆمەڵم و ڕۆژێکیش سەر بە کۆمەڵی ئیسلامی نەبوومە نەکوەکەوەی کە خوانەکە پێم خراپن بەڵام وەکۆی کەسێکی هەم کەسب بووم و هەم داوامیکی مامۆستایی مێ و کەسێکی لە بازاڕم کارم بەسەر حیزبیەوە نەبووە بەڵام بەڕاستی کاری زۆریان کردووە دیاریشە یعنی بە سەدان ملیۆن دینار گەێنرا بە شۆڕش من خۆشبەختانە بە حکمیەوەی کە دوکانمێ وەکو ئەم دوکانە کە بەرنەکەوتم بەلافاوەکە بەڵام بێگومان چۆنەڵی لەگەڵیانە بووم زۆر جار خەڵکانێکە بوون کە متمانیان هەبوو ئامادە بوون کە بەنمونە هیتە لە زۆپا لە ئەوانە کە دایان وتیان بیبەخشن سوپاس بخوا کە بە ئەمانەتۆ گەیانمانە دەستی خەڵکی مستحق بەڵام بگەڕێمەوە سەر پرسیارەکەت بەڕاستی پارەکان ئەوەندە زۆرن زۆر زەبەلاحن من نازانم تا چەند بەڵام من ئیشی فەرش و کومبارەکەم کە لە پشتمەوەی بینی بەداخەوە ئەمەوێت لێرەوە یەک شت بڵێم ئەو فەرشانەی کە کڕاون ئەو فەرشانەی کە بۆ ماڵان دابین کراوە فەرشێکەوەی کە من بینیومە تا ئێستا بە تۆپەکان دراون کە مۆدێلی فەرشێ دراوە کە زۆر مۆدێلەکەی کۆنە چۆن یعنی ئەگەر بۆت ڕوونکەمەوە چکە من اختصاسەکەمان فەرش و بابەتی کارەباییە باشە فەرشەکان کە دراوە پشتیان گەچە جۆرێکێکە گەچی لێبێتەوە کە 2 ساڵیشە سەرف نابێت لەم شارەیە ئێستا ئەم فەرشە کە مۆدێلی ئەمانەیە کە ئەیبینی بنلاستیکن کە هەم سووکن هەم تەعاملکردن لەگەڵیان ناخۆشە هەم ئاسانە بەڵام چوونە بەڕای من ئەوەی کە دیاریشە بە پارەی خەیاڵی فەرشەستۆکەکان کراون کە تەسەورەکەم بە پارەی زەبەلاح بۆ یەگینا و پارانە بۆ کوێچن مەبەست ئەوەیە یعنی مەبەست ئەوەیە ئەوانەی کە کردراون و تازەن و دراون بە خەڵک لەو فەرشە کۆن و ستۆکانێک کە لە کۆگاکان ناماونەتەوە مەبەست ئەوەیە یاوەی کە خەڵک خۆی هێناوێتی بەخشیوێتی بە خەڵکی دیکە هەموو جۆرەکانی تیا لە ڕاستیە چکە ئینسانە بێ بە ویژدانەوە قسەکە ئەو فەرشانی کە دراون ستۆک بە مانای ئەوە نەکۆن بن کڕابن مۆدێلیان نەماوە خەڵکێک فەرشەکەی لە ماڵ فەرشێک کە خەڵکێک لە ماڵەکەی خۆیان بووە زیاد بووە هێناوێتی بەخشێتی ئەمە بڕگەیەکی ترە بەڵام بڕگەیەک کە دەستگا گەورەکان زەبەلاحەکان کە کڕیوان هێنایانە بە تڕێلەی گەورە لەم شارەدایان ناو دابەشیان کردووە ئەو فەرشانە فەرشگەلێکی زۆر قورسن تەعاملکردن لەگەڵیانە قورسە و بنیان گەچە بێگومان مۆدێلیان یعنی چۆنەڵی ئێوە معلومی جەنابتانە ماڵەکان شتەکان زوزوو ئەگۆڕن ساڵانە ئەگۆڕێشت مۆدێلی بەسەر دێ ئەم ساڵ مۆدێلی و فەرشە نییە من زۆر بە سەراحەت دەڵێم و بینیویشمە و ئەشی سەلمێنم کە دەوروبەر و دراوسەکانم وریان گرتووە کاکچیا ئایا ئێوە لەلایەنی حکومیەوە هیچ هاوکاریەکتان بۆ کراوە لەلایەنی دەسەڵاتدار و لەلایەنی بەرپرسەوە هیچ کەسێک هاتوو بەدەمتانەوە بێگومان ئەگەر ئەمە لە وڵاتێکی دیکە ڕووی بدایە لایەنی حکومی ڕاستەخۆ هاتە سەرخەت و قەرەبووی زیان لێکەوتوانی ئەکردە و خۆشی کوچە و کۆڵانەکانی پاکر و نەک ئەوەی لایەنی خێرخوازی بێت هەڵمەت کات و کوچە کۆڵانەکان پاک بکاتەوە ئایا هیچ شتێکتان بۆ کراوە لەلایەنی حکومەتەوە؟ واللهی من جارێ باسی کوچە و کۆڵانی کردبالەوە دەست پێ بکەم لە ڕاستیە شارەوانی چەمچەماڵ کە کاگارام تا ئێستا بەڕێوەبەری بووە ئەڵێ 5 ملیۆن دینارمێ 5 ملیۆن دینار مەصروفی ئەم دوکانە 5 ملیۆن دینارە مانگانە باشە شارێ بە 5 ملیۆن چێتە ڕێوە بەڕای تۆ یعنی ئەوە پرسیارە ینی 5 ملیۆن دینار بەشی چیەکە ماڵێکی چۆنەڵی ئاسایی لەوەیە نیوەی و پارە بەشی بکە ینی ماڵێکی تۆزێ عایلەی زۆر گەورە بن باشە شارێ لەکوێ بۆچم ئەینجاش دەستگای بابەتی شۆفڵە گرێدەر ئەمانە باوەڕ ناکەم شارەوانی تایەما بێ پێم وابێ هەمویان مزایدە کران و کۆتایە ناتووە ئەمە بڕگەی یەکەمی پرسیارەکەت بڕگەی دووەمیشان من نامێ پێش حەدەستکەم بڵم لایەنی حکومی لەوەیە لە داهاتووە چۆنەڵی ڕەحم و بەزەیی بچێ بە دڵیانە هاوکاری بکەن تا ئێستا بەداخەوە هیچ شتێک بەڵام لێرەوە ئەمێ ئەوە بڵێم کە شەریکات و کۆمپانیەکان زۆر بە مۆقیف بوونە زۆر پیاو بوونە یەکێ لەوانە شەریکەی سیتا کاک شادومانی فەرشی پاشازادە
چۆنەڵی شەریکەی تاشی یعنی زۆرێک لە شەریکاتەکان کاک عومەری شاکارگاز دەستێمانی ئەمانە ئامادەیان دەربڕوتیانە هاوکارتانە بین بە مادی کە ئێمە سوپاسیان ئەەکەین زۆربیانمان ڕەت کردوەوە هاوکاری خەڵکمان وەرنەگرتەوە وەری ناگرین لەبەرەوەی زەرێکە خی گەورە داوێتی هزار شکر بۆ خی گەورە بەڵام بێگومان ئەوە ئیشی حکومەتە ئیشی ئەم برابەڕێز و ئەم کۆمپانیا باشانە نییە کۆمپانە دەست و دڵتێر و باشانە کە خی گەورە هزاری هەندیان بداتێ ماڵیان ئاوا بێ کە ئێمە جێ خۆیەتی باسییان کنی و سوپاسیان کەین بەڵام بێگومان شتەکان زۆر گەورەیە یعنی ئێستا دوکانێکی وە تۆ زەرری 10 تا 15 دەفتەر دۆلارە لێ بکەوێ کۆمپانیایکی داما و چی بکە یعنی ئەوە کەی ئیشی ئەوە بێگومان جێی خۆیەتی حکوومەتی عێراقی حکوومەتی هەرێمی کوردستان بێنە سەرخەت و هاوکاری بکەن کە تا ئێستا پێچێ نەکرابێت هیچ نەکراوە بەڵام پێچێ بیکەن باش مامۆستا چییە؟ لە تووشە عەفو ئەمە ئیزافەیەوەش کەم پارەکان زۆر زەبەلاحن جێی خۆیەتی بڕێکیان بێ بۆ قەرەبووی بازاڕەکان بەڵێ مامۆستا چییە؟ ئەو پارانی کە ئیعلان کراوە لە کەناڵەکانی ڕاگەیاندن و لە دەستگا خێرخوازیەکان وەک جەنابەت فەرمووت زۆر زەبەلاحن ئەوە هەفتە زیاتر تێپەڕیوە بەسەر ڕووداوەکە هێشتا نەمان بیست نەمان بینی ڕاگەیەنراوێکی فەرمی حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجومەنی وەزیران وەزارەتی دارایی بڵێ ئەوە ئێمە وەکو حکوومەت ئەم هەنگاوەمان نا ئەوەندە ملیۆن دینار ئەوەنە ملیار دینارمان تەرخان کرد بۆ زیان لێکەوتوان ئەمە بابەتێکی دیکە جەناب دووکو نوێنەری پیشەوەران و کاسبکاران تا ئێستا لە بازاڕی شۆڕش و چەمچەماڵ و تەکیە داتایەکی لە بەردەستا کە چەند دووکان زەرەری پێگەیشتووە و ئەو زەرەرانەی بە هەمووی بە کۆی گشتی گەیشتووە بە چەند مەزەنداکرێت لە ڕووی پارەوە من ئەگەر لەسەر ئیزنی ئەو برابەڕێزانەی کە زەرریان لێکەوتووە ئەگەر لەسەر ئیزنی ئەوان بتوانم ئەم قسەیەکەم چکە لە ڕاستیە من بە سەراحەت و ڕازگۆ بم نەبووم بە نوێنەریان بەڵام بۆی قسەکان وەکو خۆی بگەێنم بەڵام ئەگەر بە ناوی ئەوانەوە قسە بکەم لە ئێستاە هیچ داتایە کۆ نەکراوە چکە لای خۆمان و لەم دوکانی خۆمانەوە کە دەست پێ بکەم ناتون بڵێن مەسەلەن لایەنی حکومی بێت ئاماری بکە بڵێ ئەمە زەرەرەکەت بوو ئەمە ئەوە بووە ئەوە بووە و دڵنیاشم لە بازاڕەکانە جارێک هیچ نەکراوە ئومێ دەکەین کە بکرێ بەڕاستی لێر ئەمەوێ یەک شتێک بڵێم دوێنە لەگەڵ چەند برایەکی بەڕێزە هەر بە واش بڵێم لەگەڵ ستافێکی خۆتانی بەخشینە کاک حاج جوبراییلە چوینە ماڵێک کچ و کوڕێکی گەنج بوون تقریبا دوو وەزە مناڵە دوو مناڵی بچووکیان هەبوو ماڵەکەی بە کاملی تەواو بوو بەداخەوە سیارەکەی تەڕ بوو باشە ئەیتر ئەویش خەسار بوو دوکانەکەشی لە بەرامبەری ئێمە بڵێن ئەویش بە هەمان شێوە غەرقی ئاو بوو بەداخەوە وتی ئێوە یەکەم کەسن کە هاتوون ئەم شایەتیە بۆ قیامەتە دەم ئەتە دیارە سپاس بخۆ ئێمە مەبلەغی پارەمان پێدان نامێ ناوی گەنجەکە بێنم گونا حەچکە ئێمە ڕووی هیچ کەس ناشکێنین باسیکەین زۆر دڵخۆش بوو کۆمەڵێشتی کارەباییش وەکو زۆپە و هیتەر و ئەندێشتی کەشمان پێیاندا وەڵاوتی زۆپەمانی عەفوو هیتەر و چۆنەڵی کانتۆرێکی ئەمەی پلاستیکی چەکمەجێکی پلاستیکیمان پێدان بەداخەوە وتی هیچ کەس بەدەممانەوە ناتووە لە قسەی پێشودا گەملەوە بوو کاوتت هێشتا لا لە بازاڕەکان نەکراوەتەوە و هاوکاریان نەکراوە ئایا ئەو پارەی کە کۆکراوەتەوە چەند ڕۆژە هەڵمەتی کۆکردنەوەی پارە دەستی پێکرۆ لە شوێنە جیاوازەکان و چەندین بڕ گەیشتووە بە چەمچەماڵ و تەکیە و شۆڕش ئایا هیچ شتێک هیچ بڕە پارەیەک بۆ بازاڕەکان و کاسبکاران سەرف نەکراوە؟ لە ڕاستیە من هیچم نەبیستۆ چکە لە دوکانەکەی خۆمانەوە مە دوکانی برامە هەر فەرق ناکە خۆمە چکە ئێمە مسلمانە لێوەکو یەک جەستەوەیە کە ئازار پێگەیشت بە بەدەستت گەیشت بە شوێنێکی گیانە گەیشت هەموو گیانە ئازاری ئەبێت ئێمەش براکەم وایە دراوسێکەم دۆستەکەم کەسەکەم وایە بێگومان ئازار بە من گەیشتووە بە هەمومان گەیشتووە هەمومان چۆنڵی لەو معاناتەیەین بەداخەوە من هیچ شتێکم نەبیستوە تا ئێستا هیچ هاوکاریەک نەگەیشتووە بەداخەوە بەس ئینشاءڵڵا بەشک و ئومێ دەکەین دواتر بگا پارەیە زۆر خەیاڵی کۆکراوەتەوە ئینشاءڵڵا بگا بەجێی خۆی ئەگەر ئەم قسەیە بکەم ئەگەر ئەم پارە بەدەستێکی ئەمین بگاتە خەڵک دڵنیام چەمچەماڵ
کاسبکاران بە تەواوەتی قەرە بۆکرێنەوە چکە ماڵەکان بڕێک هاوکاریان بۆ چووە خەتی لافاوەکان کە ئێمە باسیەکەین خەتی لافاو کە هاتووە بە شوێنەکانە کە هاتووە بە چەمچەماڵە خەتەکان زۆربەی بۆیان چووە بەڵام هەندێک شوێنمانەیە ماڵمانەیە نزمە بەداخەوە ئێمە کە چوینە ماڵەکان گەڕاوین ماڵواهەیە هیچی بۆ نەچووە بۆیە جێی خۆیەتی ئەو دەستگایانە ئەو ڕێکخراوانە بەورتر بگەڕێن تۆزێک دەستە بژێری و هەڵبژاردەیەکی بۆ بکەن لە نێوان زەرمەندانە چکە ئینشاءڵڵا بگاتە دەستێکی ئەمین بە ئەمینی بگەێنرێ بەڕاستی ئەوەی کە ینی جێی پرسیارە ماڵ ئەوەی کە جەنابەت فەرموود هیچیشی بۆ دەرنەچوو بێ ینی بە شێوازێکی گشتی باسەکەم لە چەمچە ماڵ و تەکێ و شۆڕش ناوماڵ ینی پلانی ینی بۆ نمونە هەر بایی دەفتەرێک دۆلار شتێ زیاتر شتێک کەمترە بێ بەڵام دووکانێک ئەگەر زەرەری لێکەوت بێ ئەگەر ئاوچوو بێتە ناوی و لافاوچوو بێتە ناوی زەرەرەکەی لەوانە بڵم دەقات بێ و سەرچاوی بژێوی ژیانی ئەو خانەوادە و خێزانی ئەسە بۆ نونە و دوکانی بەڕێز لێ دانیشتووی کە دوکانی فەرش و قومبارە کا فەرمی هیبراکەمە ینی هەر بە نمونە ئەکرێ پێمان بڵێ ئەوەندەی خەمڵاندووتانە چەندێک زەرەر لەو دوکانە کەوتووە بە نمونە لە ڕاستیە ئێمە لە یەکەم ڕۆژی ڕووداوەکەوە جارێ ماڵی دایکم چۆنەڵێ غەرقی ئاو بوو ئاوێکی زۆری تێچوو قوڕا و چڵپا و تا خەریکەوە بووین لە ڕۆژی دۆماتینە ئێرە خەریکی ئێرە بووین هیچ شتێکمان نییە دەقیق بڵین ئامارەکە ئەوەندەیە بەڵام واقعی ئەگەر من ئەوەت پێ بڵێم چەم چەماڵ ئەگەر ناوەکەی بزانی چەم جەمال قەدیمی وا بووە باشە ئێرە هەمووی چەم بووە باشە ئێرە هەمووی چەم بووە کە ئەم چەمانە کە وجودیان هەیە ئایا هەمووی بووە بە ماڵ هەمووی پڕکراوەتەوە ڕێڕەوی ئاو گۆڕاوە ئایا لە بەرامبەرە من پرسیارەکە ئەوەیە چەند زێرابی سنووقی کراوە ناو ئەم بازاڕی کە بەڕێز دەیبینی هەموو ساڵێک ئەم بەزمە دروستە بوو کە چۆنەڵی هەموو ساڵێک ئاو لافاو بۆی ئەهات تا زێرابێکی سنووقی بەم بەردەمەیە کراوە هەتا کۆتایی شارەوە یەک زێرابی سنووقی لێرە زێرابێکیش پێم وایە بێ لە بەشی پشتەوەی لای چاڵ پاسکیلەکەی پێڵەن لە دوای ئەو ڕووداوی لافاو کەم بووە بەڵام هەموو ساڵە لە بەردەم قایمقامێت هەیە بەردەمی شارەوانی هەیە بەڵامی تر بێگومان ئەگەر بکرایە بەڕای من حدودی دا یا زیاتر چۆنەڵی منهۆڵی گەورە بکرایە ڕاڕەوی گەورەی ئەو بکرایە لە جێ و چەمانەیە ئەوە شوێنەکان پڕ نەکرایەتەوە بە خۆڵ دڵنیام زەرەرەکان سەتا یەکە بوون ئاخر شتیش کە بڵێم لەسەر ئەم بابەتەی جەنابەت ئەوەیە بەڕاستی خوای گەورە ئەم خەڵکەی زۆر خۆشویست بە دوو هۆکار یەکێکیان ئەوەیە برایەک هاتبوو گەڕابوو لە چۆنەڵی لە شۆڕش وتبی ئەم خەڵکە هەر ئێستا پێویستی بە پارە نییە ئەم خەڵکە پێشووتر پێویستی بە هاوکاری بۆ هاوکاری بکرێت ئەم خەڵکە زۆر فەقیرن ئێمە نەمانزانی و چەمچەماڵ و شۆڕش ئەم هەموو خەڵکە فەقیر و هەژار و داماوەی تایە خوای گەورە خەڵکی خۆشویست کە لە ڕۆژا بوو باوەڕتان هەبێ ئەگەر ئەم ڕووداوە لە شەوا ببوایە ڕێژەی مردنەکان بە هەزاران بوو سەروی هەزار کەس بوو چوە خەڵک لە خەوا بوو ئەمەی کە ڕوویدا لە نیوەڕۆیە بوو دەستخۆش سپاس بۆ چیا ئەسعات نوێنەری کاسبکاران و پیشەوەران کە لە چەند چماڵەوە لەگەڵمانە بووی ئینشاءڵڵا خوای گەورە بە هەزار قات بەدەیان قات بە سەداهان قات قەرەبووی زیانەکان بکاتەوە و هیوادارین ئەو پارە زۆرەی کە لە سەرجەم شار و شارۆچکەکان کۆکراوەتەوە بە دەستێکی ئەمین و بە شێوازێکی دادپەروەرانە دابش بکرێت بە سەر زیان لێکەوتوان و ئەوانەی کە زەرەرمەند بوون لە لافاوەکە لە سەرجەم چەمچەماڵ و تەکیە و شۆڕش بە زوویش بەڕاستی چکەوە هەفتێت تێپەڕی هیچ نەکراوە درەنگەیتر